تەنها باڵندەیە کە فرەژنی لە نێوانیاندا بوونی نییە و یەکجار هاوبەشی دەکەن. ئەم باڵندەیە لە زۆرینەی کلتورە جیاوازەکاندا بە درێژایی مێژ و هێما و مانای تایبەت بووە و ناویشی لە قورئانی پیرۆزدا هاتووە. باڵندەی پەپوو و سلێمانکە تاکە ئەندامی خێزانی پەتدارەکانە کە هەتا ئێستا ماوە و چەندین تایبەتمەندی هەیە کە جێی دەکاتەوە لە باڵندەکانی دیکە. هەروەها لە قورئانیشدا ناوی هاتووە. نشینگەی کیشوەرەکانی ئاسیا و ئەوروپا و ئەفریقایە. ژمارەی ئەم جۆرە باڵندەیە بە نزیکەیی لە نێوان 5 بۆ 10 ملیۆندایە. بەگشتی ئەم باڵندەیە لەسەر ڕووی زەوی دەژی و باڵەکانی و کلکی دەکاتەوە و سەری ئاراستەی دواوە دەکات. لە ڕابردوودا باوەڕوا بووە کە لە کاتی خۆپاراستن دژی گیانەوەرە درەندەکان ئەم شێوازە وەردەگرێت. بەڵام دواتر دەرکەوتووە کە ئەمە خۆپاکردنەوەیە لە ژێر تشکی خۆر بە بەکارهێنانی تۆز و قوڕ. هەروەها ئەم باڵندەیە لە زۆرینەی کلتورە جیاوازەکاندا بە درێژایی مێژ و هێما و مانای تایبەت بووە. پەپوو سلێمانکە یەکێکە لە باڵندە قەبارە مام ناوەندەکان کە درێژیەکەی دەگاتە 29 سانتیمەتر، بەڵام درێژی باڵەکانی دەگاتە 46 سانتیمەتر. دەنوکێکی درێژی هەیە و بۆ خوارەوە چەماوەتەوە. کێشی لە نێوان 46 بۆ 89 گرام دەبێت. ئەمەش کێشێکی نمونەیە بۆ ئەوەی خێراییەکی زۆری هەبێت. فرەژنی لە نێوان پەپوو سلێمانکەدا بوونی نییە، واتە نێرینە و مێینە یەکجار دەبن بە هاوبەش و بە درێژایی هەموو وەرزەکانی زۆربوون پێکەوە دەبن. نێرینەکە هەوڵی ڕازیکردنی مێینەکە دەدات لە ڕێگەی هێنانی کۆمەڵێک مێرو بە دیاری بۆ ئەوەی بیخوات. لە سەرەتادا نێرینەکان پێشبڕکێکی زۆر دەکەن بۆ بەدەستهێنانی مێینەکان. دوای یەکگرتن مێینە بە یەکجار نزیکەی 12 هێلکە دادەنێت. باڵندەی پەپوو سلێمانکە یەکێکە لە ئەو جۆرە باڵندانەی کە ژمارەیەک لە خەڵکی ماڵی دەکەن و پەروەردەی دەکەن، بەڵام پێویستە بە بەرداوامی گرنگی پێ بدرێت و وریابیت لە ئەگری ئەوەی تاجەکەی سەری بەرز بکاتەوە کە مانای ئەوەیە ڕوبەڕووی مەترسی دەبێتەوە و لە دۆخی پارێزگاریکردندایە. پەپوو سلێمانکە باڵندەیەکی تەنهایە و لەگەڵ باڵندەکانی دیکە ناژی، تەنانەت هاوشێوەکانیشی تەنها لە وەرزی زۆربووندا نەبێت. بە شێوەیەکی گشتی خواستی بۆ خواردنی مێرووەکان زیاترە، بۆیە باشتر وایە کە ئەوانەی پێ بدرێت.